الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. لپاش سپاس و ستایشێکی بێ هەمتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. لە کۆتا وتاری مانگی مەولودی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم ئەچینە خزمەت بابەتێکی گرنگ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها ڕابەری ئێمە نییە لە دینە، بەڵکو ڕابەرمانە لە دنیا و لە دینە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بە فەرمایشتەکانی و بە وشەکانی قورئان زۆر بەیانی گرنگی دنیای بۆ ئێمە کردو. خوای گەورە لە قورئانە کاتێکە باسی ماڵ ئەکات و باسی ئینسان ئەکا فەرمێ وإنه لحب الخير لشديد. ئینسان بۆ حبی خەیر زۆر توندە. عولەما ئەفەرمون ئەو خەیرە لەوێ بە معنای ماڵە. خوا بە خەیر باسی کردو، بە شەڕ باسی نەکردو. کەوابوو ئەسڵ لە ماڵە خەیر و جەماڵ و جوانیە، نەک خراپە بێ و شەڕ بێ. بۆ خۆشەویستی دڵمان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ نعم المال الصالح للمرء الصالح. ئای چەند شتێکی باشە کە ماڵێکی زۆر ساڵح و حەڵاڵ بەدەست کەسێکی ساڵح و چاکەوە بێ، چونکە ئەزانێت لەکوێ سەرفی ئەکا و چۆن سەرفی ئەکا. ئێرشادی کردوین پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم کە تەمەڵ نەبین دانیشین دنیا بدەینە دەستی کافر. ئەمە فکرەیەکی زۆر هەڵەیە ئێمە پێمان وابێ مسلمانان ئەبێ فەقیر و لات بن، هەمیشە گەورەی مسلمانان وەکو فەقیر و لاتێک سیر بکەین. ئێمە مێژوویەکی 100 ساڵە لە دوای ڕوخانی خلافەتی ئیسلامیەوە تەنها باسەکانی زوهد بە گوێمانە دراوە. هەموو باسی ئەومان بۆ کراوە کە عومەری کوڕی خەتاب کە ئەوەندە پینە بە جلو بەرگ و پۆشاکیەوە بوو. باسی ئەومان بۆ نەکراوە کە عوثمانی کوڕی عەفان خاوەنی داراییەکی زۆر گەورە بووە. ئەگەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم چەند کەسی تیا بوو لە زەمەنی خۆیان، هیچ کەسێک نەبوو لە ئەندازی ئەوە دەوڵەمەندێکی هەبێ. ئەوەندە دەوڵەمەند و ئەوەندە هەبوو بوو، ئەوەندە چاوتێرە. هەتا وەکو ئێستاش عوثمانی کوڕی عەفان ڕقەمی حسابی بانکی هەیە و کاروباری بانکی هەیە تا ئەمڕۆ. کەس باسی ئەمەی بۆ نەکردین. باسی حەیای ئیمامی عوثمانیان بۆ کردین، بەڵام باسی دەوڵەمەندی و ئازایەتی لە بازاڕە بۆمان نەکرا کە فەلسەفەی ئیمامی عوثمان لە ماڵکۆکردنەوە ئەبێ پرسیار بکەین کە خۆی ئەفەرمێ بوومە خەلیفەی مسلمانان، هیچ کەسێک نەبوو لە دوو شارەکەیە لە مەککە و مەدینەیە بە ئەندازی من وشتری هەبێ، ئاڵتونی هەبێ، دارخورمای هەبێ، هیچ کەسێک نەبوو لە ئەندازی منە دەوڵەمەند بێ کاتی ئەبێتە خەلیفە. بۆیە ئێمە زۆر پێویستمان بەم لایەنەیە کە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم بۆمان ڕۆشن ئەکاتەوە. ئەفەرمێ هیچ کەسێک نییە شتێکی خواردبێ باشتر لەوەی کە بەدەستی خۆی پایە کردبێ. داود عليه السلام كان يأكل من عمل يده. بەدەستی خۆی شتی پایە ئەکرد، کەسێکی تەمەڵ نەبوو بخۆرێکی ناو بازار بێ. ئەمڕۆ ئێمە مشکلەی ئێمە لە میلەتی کوردە هەموو بوونێتە بخۆر، کاسبکارەکانمان کەم بوونەتەوە، گەنجەکانمان سەعات 10 و 12 لەخەو هەڵەس. لە کاتێکا پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئێرشادی کردوین ئەی گەنج بەیانیان زوو هەستە، بەرەکەت لە بەیانیە بچۆ لەسەر کار و کەسابەت. گەنجەکانیان وەها لێ کردوین ئەگەر پارەی زۆر نەبێ پێیان قبوڵ ناکرێ. لە کاتێکا ئیمامی عوثمان ئامۆژگاریمان ئەکا ئەفەرمون بەچی دەوڵەمەند بووی؟ خاڵەکان زۆرە کە باسییانەکە. یەکیان ئەفەرمێ لا ئەزدەری ڕیبحەن، ئەگەر ئەو ڕۆژە شتێکی زۆر کەمیشم دەستکەوتێ بەکەم نەزانێت چون پەیام کرد. بۆیە ئێمە ئومەتی ئەم پێغەمبەرەین صلی الله عليه وسلم کە ئێرشادی زۆر گەورەمان ئەکا، ڕێنمایی زۆر گەورەمان ئەکا لەسەر ئەوەی کە ئێمە باشترین بین لەناو بازاڕەکاندا. ئومەتی ئیسلامی بەتایبەتی ئەهلی سنەت و جەماعەت نابێ بهێڵە دینارێ لە بازاڕا بکەوێتە خوارەوە کەسێکی غێرە دین بیبە. بەداخەوە ئەڵێم اقتصادی ئەمڕۆ بەدەستی یەهود و نەسەڕا و مەجووسەوەیە. لە کاتێککە ئەهلی سنەت و جەماعەت خوا هەرچی نیعمە بەسەر وڵاتی ئەوانە دایباراندووە. کۆمەڵی فەرمایشتی پێغەمبەر هەیە صلی الله عليه وآله وسلم هەموویان هانی ئێمە ئەدەن بۆەوەی دەوڵەمەند ببین، بۆی دەستپان نەکەینەوە.
أفرمي لا بأس بالغنى لمن اتقى للروايتك كسك وخاوني التقوى به شيكتياني بعد دولمان ببي بعد شيء بلا جوركان دولمان دكان الرواية اشتراك لكتابي أدب الدنيا والدين إمام ماوردي الرزي أم حدثاني كردوا أفرمي عليكم بالجمال خوتان برازن وإيمان داران جلتان هيبتان هيئتان جوان بي واستصلاح الأموال مالكانتان بزانن شون ريكخن كاروباري مالتان شاكن ترتيبكن وإياكم وقول أحدكم لا أبالي وشي لا أبالي وجوي نادم وجوي بخوم نادم وجوي بمال نادم وجوي بكسابة بازارا أما هي أمتي في غمرني صلى الله عليه وسلم أقات النبي قط أو كلمة بكار نينا أما إرشادي في غمر صلى الله عليه وسلم كأما لمانجي مولودي أو أويادي أو أكينوا هر أو فرميتي أحرث الدنيا كأنك تعيش أبدا برو خريكي شلاني الدنيا بوابزانا حتى يتولى سلام زي أماني أو كارك أو كسابتك هر أو خوشوي السيدل بأمي فرموا لا خير في من لا يريد جمع المال أو كسيك نايو مالكو كاتو هيش خيري شتياني مالكو كاتو هر أو فرمويتي أو ماليك وكوي أكاتو أبيت معي أوي آوي نوتشواني قطري حياي بباريزي أو مالاو هاي لي أكا كصيلي رحمي بيجي بجيكا هاو كاري براكي أكا خشككي أكا خشكزا وبرازاي أكا دايكو باوكي أكا أمرو أمانة ما هما لبيرشوتو لكاتيكا هموما بلا مردين تنهام من علىكي خوم توصيلي رحمكات بشيكي بمال أشي بريو سواء لوي كدعوتي كانكي سواء لوي بدمي أنا وأشي خزمتي كانكي أمان هموي بشك لدينكي تو دي هم خلق أبارزي هم خود أبارزي بهوي مالكته سفيان الثوري بيايكي زور عظيم بولا أمتي بيغمر صلى الله عليه وسلم دعاء زور أفرمي خواجان اللهم زهدنا في الدنيا بما كان الزاهد لدنيا ووسع علينا منها بلام دولمان من كتيا ويبرسل الإمام أحمد كان على أن أكريك سيكدو صدر ميهبه وزاهد يجبه أفرمي بالله ما دام أو بارو داهاته هيتي لدسي هيتي لدلياني برسال الشيخ عمري ضياء الدين بيارأكن جاري كان خريكي دار ناشتنا يكلا صوفيا كان ليوتي أبرئ أبيني خريكي جواز ناشتنا على قربان توش يعني توش خريكي دنياي على الرولة بالله منيش بالله من لقلا أي نجم نقل الدلا لقلا أي نجم شكو أمتي إسلامية بالدولة من به ويا رحمتي خوالة سفيان الثوري به كأفرمي خواهي كان زهد بدري للدنيا بلام ووسع لي فيها بلام دولة من دمكتيا حاجم بخلق نبي خواهي داوال لي أكم بقوري خود فقير مكة للدنيا كمحتاجي خلق محتاجي هيش كسيق نبي دعاء أي سفيان الثورية أفرمي لم زماني إما أفرمي المال في هذا الزمان زماني خوي سفيان الثوري لدو صدقاني هجري صوت بنجاب ودو صد أفرمي المال في هذا الزمان أكثر من سلاح المؤمن زور قورة لو سلاحك إيمان دار بيتي مالك زور مهمة بوي ويا أمتي بيغمر صلى الله عليه وسلم بازار خيرك بلا شك متاتي أمجي لقنجيك أسدي أي باوكي جني بو باوكي مالي بو بكرة باوكي سياري بو بكرة كل الشريعة الإسلامية على هرمنا على الرشد بياكر باوك حقيني وسر مالك على الرشد لحصالي وجاري ودس بيك لأنه ودس بيك مرجني من على كبالغ بوبي بلا من رشيد أبي على جاري وشيء تشل صار الرشيد نبي أمتي في غمر صلى الله عليه وسلم أما خليكي تشين لإستا كافر هاتو تخطيطي زور وردي كيشاوي إما بتشو كردوتو إما وهالي كردوك لسر مالو دارایی من تمالیکی زور گوره هل بجیریم کسی و من هیا دکانکی تانی و رو اکاتوازی لین أنا بشي خوم بياكد كل أمتي في غمر صلى الله عليه وسلم كي أو هاي دواني ورانا فريق كتير بخرسر جنجي كتير بخرسر كار زورن أواني لأمتي في غمر صلى الله عليه وسلم خواي جور رزقي خويو كان كسي أخاته بردسيان كاتي دكانك هي أتواني قشيب يبكي أو رزقي خوتو أوانش كوتو تسرشاند بوي أم فكريك إسلامي نية كأما بيمان وابي وازل الدنيا بين تريك الدنيا وجليك الشر لبركينو أما فكريك إسلامي نية
فكرێکی هندیە وردە بەهۆی تەسەووفەوانە دەخیل بوو بە ئومەتی ئیسلامی و دواتریش کافر لە دوای ڕوخانی خلافەتی ئیسلامی کاری لەسەر کرد وردە وهای کردی ڕەمزی دین بۆیە ئێستا ئەگەر ماوەسایەکی ئاینی بینی سیارێکی جوانی پێت سەیرە ئەڵێت پێ وا سیارێکی شڕی پێ جلی جوانە نانابێت شڕ بێ ئەم فکرێکی ئیسلامی نییە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم خیر لەو کەسانەیان نییە کە ماڵ کۆنەکەنەوە داهات کۆنەکەنەوە هەوڵ نەدەن جەنگی دیناری ناو بازار نەکەن ئەمە اقتصادی ئیسلامی بەهێزەکە ئومەتی ئیسلامی هەڵئەسێنێتەوە زەویەکەت هەیە لە شوێنەکە بڕۆبی کە بە باغ با مانووبی با لاشەک مانووبێ مناڵەکانت فێر کە با لەگەڵ تا بڕۆن ئەمە لە ئەمڕۆیە ئەگەر تۆش بەری ئەمە نەخۆی ڕۆژێک لە ڕۆژان بەری ئەمە ئەخۆی کۆتا قسم لە خزمەتتانە نەترسی لەوەی زەرەرکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر کەسێک دارێکی ناشت بەڵام مصیبەت ڕووی تێ کرد هەر ئافاتێک لێیدا ئیتر ئایا کرم خواردی ئایا کەوتە خوارەوە ڕزی چۆ ناو زەوی بە هەر شێوازێک ئەفەرمێ هەمان ئەجری ئەو کەسەیە کە بەرەکەی پێ ئەگا و خەڵک لێ ئەخوا کە بەرەکەی پێ ئەگا و خەڵک لێ ئەخوایکا بەخێر هەمان ئەجر دەسەکە تەیرێ لێ بخوا ئەجر دەسەکە لە بازارە هەرچی پەیا ئەکەی وەلەو ڕۆژانە و داهاتی تۆ هەزار دینار زیادی کردوێت لەوە باشتر لە ماڵەوە کەوتبی بڕواکەن جاری وهەیە گەنجی ئەم وڵاتی ئەمانەوەها لێ کردووە پێی بڵێ وەرەکەکەەوە ئیشێک هەیە 20,000 دەسەکەوێت لە ڕۆژێکاڵە بەشم ناکە نایە تەمەڵێکە بەلایەوە گرنگترە تاوەکو 20,000ەکە ئەمە چیە کافر چی لە ئێمە کردووە ئەم میلەتی کوردە چەند جوان بوو ئەم ناوچەی هەورامانە لەسەر نینۆکی خۆی ئەژیا ئەم ئێستا کافر وهامان لێ ئەکا گەنج و لاوەکانمان ئەفەوتێنێ هەمووی ئەم